بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سلام ورحمة وبركة رب العالمين لسر همو لايك بي براني برز خوشكاني برز مسلماني عزيز إما يستال شاروسكي تلتقين ديارة أو بروجي لبردستانا وديارة كالبشتمانو هي بروجي برايكي برز من خالي خوش بي اویش کاگ هرم اسوده که لرده ام زاویه بتمان بکره با شونک هم بو قرآنی پیروز هم بو فرمودکانی پیغمبر صلی الله علیه وسلم. و برای برز دیاره من پیشتر به خدمتی نگیوم که هرم بالام دیار بولا کاتی وفاتی ولا کاتی حادثه و روداوکو ولا مراسم که دیار بود دنگوی چی گوری لنا مسلمانان دا و دیاره وش بلگی لسر درسوزی او برایمان ئێستا دیارە لەم منتیقەیە لەو ناوچەیە هیچ شتێکی بەو شێوەی نییە تر بنکەی لەبەرکردنی قورئان بێ فەرموودە بێ بەهای فەرموودە بێ دیارە ئەمە خزمەتێکە بە ئیسلام بە دینی پەروەردگار ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. دیارە خيركم من تعلم القرآن وعلم یان پێغەمبەرمان صلى الله عليه وسلم کە باسی فەرموودەکانی دەکا وأوتيت القرآن مثله كوات خدمت كردن بقرآن خدمت كردن بفرمودي پیغمبر صلى الله عليه وسلم براستي كاريشي بيروزا قوريا هر اوج بو كوا دنگو صداي كاكا هرمي برس كردوا بهوي خدمت كردني فرمايشتكاني پیغمبر مامو صلى الله عليه وسلم بويا لزوربي شوينه كان اگر دعوه هبو بانخوازي هبو گنجكان من بتايبتي پێویستە کە هەمومان لە خزمەتی قورئان و لە خزمەتی فەرموودەکانی پێغەمبەر بین صلی الله علیه وسلم. ئەوەی ئێستا ئێمە داوامان لە مسلمانانە لە هەموو برایەک لە هەموو خوشکێک لە خوا پێداوان دەتوانن بەڕاستی ئەم مەشروعە ئەم پرۆژەیە سەر بخەن بەو شێوەی کە دەستی یارمەتی درێژ بکەن و ئێمەش خوای گەورە ئاگادارە والله على ما أقول شهید مەبەستمان لە ڕێکلام نییە و ئەو شتانەشمان کەمتر کردووە بەڵام لەبەرەوەی خزمەتە بە قورئان خزمەتە بە فەرموودەی پێغەمبەر صلى الله عليه وسلم ديار أو زويكا بريارة بكر دري ولا سر زويكش أو بناء دروز بكري زيجي خواتي كم مسلمانا دستي يارمتي دريش كان بو أم مشروع بو أم بروجيه بلكو خواي جورا سرفرازي دنيا قيامة مكا أنفق ينفق عليه وما أنفقتم من شيء فهو يخلفه وهو خير الرازق. أما وساهر ما بيايك بو برودي قطاب خاني قرآن وسنة بيغمر بو عليه الصلاة والسلام. وأم پیاو برزا براسي زور لخدمة قرآن وسنة پیغمبر أبو عليه الصلاة والسلام جاء أو أبو بوهوي أويك يعني لرا أم شوينك قرار وايك إن شاء الله بكم وبك أنا مدرسة وفرقيك بو فرموني قرآن وسنة پیغمبر عليه الصلاة والسلام چونك كاغهري أم براسي قطابيك بو قطاب خاني مدرسة پیغمبر بو عليه الصلاة والسلام كمدرسة پیغمبر عليه الصلاة والسلام لدوايو كبيغمبر إخوة وفاتك سي قطاب خاني قورة دروزة بي يكيق لمدينة يكيق لمكة يكيق لكوفي العراق أوي مدينة وبيي كوري كعب سرپرشتيكا أوي مدينة عبد الله كوري عباس سرپرشتيكا أوي كوفي العراق عبد الله كوري مسعود سرپرشتيكا كهرتي كان سي صحابي بريز بون وسي صحابي قورة وشارزا ل أحكام كاني قرآن وياسا كاني قرآن وفرمودكاني پیغمبر بون عليه الصلاة والسلام حتى عبد الله يكون عباس رحمتك إخوائي لبي فرمو من يعني كل آيتك أزانم لشكاتك هاتو تخواروا ويعني لشوهات وتخواروا وبوشيات وتخواروا عالم وزانا بهمو فرمودكاني پیغمبر وقرآني پیروز عليه الصلاة والسلام جاوا براسي أم كاغهري ميج يكيبو لقطاب قوتابیەکانی قوتابخانەی پێغەمبەر عليه الصلاة والسلام جا لەبەرەوە داوا لە مسلمانانەکەین کەوا کۆمەکی و یارمەتی بنێرن بۆ ئەم پرۆژەیە کە پرۆژەیەکە ئەمانەیە دروست بکرێ بۆ ئەوەی کە قوتابخانەیەکی پێغەمبەر عليه الصلاة والسلام لێرا دروست بکرێ و ببێتە فێرگەیەک بۆ فێربوونی قورئان و سنەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام و توێژینەوە لە ئاەتەکانی قورئان و ئەحادیثەکانی پێغەمبەر عليه الصلاة والسلام جا بەڕاستی ئێمە داوامانەوەیە لە مسلمانان کە بە تەواو جوهد و تێکۆشانی خۆیان هەوڵ بدەن کە پارە و پوڵێک بخەنە ئەم پرۆژەیەوە
بۆیە کە بتوانین ئەم پرۆژەیە بە چاکترین شێوە دروستکەین کە پرۆژەی فێربوونی قورئان و سنەتی پێغەمبەرە و بۆ توانەوەیە لە فرموودەی قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و داواکەین لە خوای گەورە و میهرەبان کامرا بەڕێزەمان مامۆستا هەرێم خوای گەورە و میهرەبان لە گوناهەکانی خۆیەوە باشی بەرین شادی بکات و جەزا و پاداشی باوک و دایکیشی باتەوە و خێزان و مناڵەکانیشی بە شێوازێکی باش خوای جەزا و پاداشیان باتەوە و ئیتر ئێمە داواکەین لە خوای گەورە و میهرەبان کە کۆمەکی و یارمەتی ئەو کەسانە بن کەوا کۆمەکی و یارمەتی دەستی کۆمەکی و یارمەتی درێژەکەن بۆ دروستکردنی ئەم قوتابخانە پیرۆزە و بۆ ئەوەی کە بتوانن قوتابخانەیەکی وا دروست بکەن کە قوتابخانەی پێغەمبەر بێ و قوتابخانەی قورئان بێ عەلەیهی سەڵات وەسەلام. خۆشەویستان و موسڵمانان، ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە هەرێم خەونی پێوە بینیوە. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە بانگەوازی مەدرسەیەک ئەکەین کە هەرێم لە تەمەنی 28 ساڵیدا ئاواتە خواز بووە کە دروستی بکات لە ناوچەی قەڵاتە. ئەو فێرگەیە بە ناوی فێرگەی هەرێم ئەسوەد بۆ فێربوونی زانستەکانی قورئان و فەرموودە. هیوادارم ئینشاءڵڵا بە زووترین کات ئەو فێرگەیە دروست بێ و ئەو ئاواتەی بێتە دی کە هەموو تەمەنی تەمانای دەکرد. ئەو فێرگەیە دەبێتە ڕێگەیەکی سەرەتایی بۆ ناوچەی قەڵاتە بۆ فێربوونی قورئان و فەرموودەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم. هیوادارم ئەو فێرگەی بە زووترین کات دروست ببێ بۆ ئەوەی بەرچاوڕوونی تاکەکانمان بەرچاوڕوونی مناڵە چاوگەشەکانمان لە فێربوونی قورئان و هەروەها فێربوونی بەهای فەرموودە ئینشاءڵڵا زیاتر و زیاتر عەلمیان هەبێ و هەروەها زیاتر پابند بن بە دینی ئیسلامەوە. ئێمە هەر بۆ ئەو ڕێیە تێدەکۆشین، هەر بۆ ئەم ڕێگایش دەڕۆین، هەر بۆ لەسەر ئەم ڕێگایش ئەمرین. ئینشاءڵڵا خوای پەروەردگار ئەمە بکاتە توێشووی قیامەت هەم بۆ هەرێم و هەروەها بیکاتە توێشووی قیامەت بۆ ئەوانەی کە دەستیان لەناو ئەم پرۆژەیەدایە. اینجا چ لە پارەیەکی کەم هەتاوەکو زۆر. خوای گەورە خێرتان بنووسێ، خوای گەورە ئینشاءڵڵا بیهێنێتەوە ڕێگەتان ئەگەر بە کەمترین پارەش بێ. خوای گەورە ئینشاءڵڵا سەرفرازی دنیا و قیامەتتان بکە و ئومێدەوارم هەرچی ناوچەی قەڵاتە و تەقتەق و هەروەها قەرەناویشەیە لەم فێرگەیەدا بەشدار بن. دڵنیام لەم فێرگەیە خوای گەورە بەرەکەتێکی وا دەڕێژێ بە دڵ و دەرونیانە کە بێتەوە ڕێگەیان لە ناو ژیانیان، بێتەوە ڕێگەیان و دڵ و دەرونیان پێ ئاسوودە دەبێت. ئەمڕۆ هاتین بۆ دانانی بناغای مەدرسەیەک بە ناوی مەدرسەی مامۆستا هەرێم بۆ فێربوون و لەبەرکردنی قورئان و فێربوونی قورئانی پیرۆز و زانستەکانی فەرموودە. دیارە خۆشەویستان، مەسەلەی ئەم مەدرسانە هەر لە سەرەتا و هەتاوەکو ئێستا ڕۆڵێکی گەورەیان هەبووە، کاریگەری گەورەیان هەبووە، چونکە ئەو مەدرسانە پراسی کە دانراون کەڵەپیایی وەکو ئیمام ئەبوو حەنیفە، ئیمامی مالی، ئیمامی شافعی ڕەحمەتوخوا لێبێ، ئیمامی ئەحمەد، شێخ الئیسلام ئیبن تەیمیە، ئیبن قەیمی جەوزی، ئیبن کەثیر، ئەم هەموو کەڵەزانە گەورانە بەڕاستی لەو مەدرسانە پێگەیشتوون. لە کوردستانی ئێمەش بزانە ئەو هەموو زانا و پیاوە گەورە و بەرز و بەرەزانەی وەکو کە هەندێکیان خاوەنی شۆڕش بوون، هەندێکیان خاوەنی خەباتی گەورە بوون، هەندێکیان خاوەنی ئەم هەموو تەلەبە و فەقێ و مامۆستا و مەلا گەورانی کوردستان بوون. ئەمثال وێنەی پێشەوا قازی محەممەد، شێخ سەعیدی نەورەسی لە تورکیا، شێخ سەعیدی پیران، هەرەبێتەوە شێخ عەبدوڵای شەمزێنی لە کوردستانی خۆمان، مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس، مامۆستای خاڵ، مامۆستای مەلای گەورەی کۆیە و مامۆستاکانی هەڵەبجە، مامۆستاکانی قەڵازێ، مامۆستا عومەری قەرەداغی، عومەری قەرەداغی لە سلێمانی و هەزاران و هەزار نمونەی ئەوانە، مامۆستا ئەفەندی گەورەی هەولێر لە شارەکانی دیکە، لە کەرکووک، لە شوێنەکان، بەکە بەڕاستی زانست و زانیاری ئەو پیاوە بەرەزانە بۆتە خۆڕێکی گەورە لە ئاسمانی کوردستاندا دەدرەوشێتەوە بەهۆی ئەو مەدرسە گەورانە، بەهۆی ئەو پیاوە گەورانە. ئەلحەمدوللا دینی ئیسلام گەشەیەکی گەورەی کرد و
قورئانی پیرۆز بەڕاستی ماناکانی زۆر بەڵاوبوونەوە. ئێستا خەڵک لە جاران زیاتر لە قورئانی پیرۆز زیاتر گەیشتووە، لە ئیسلام زیاتر گەیشتووە. سوپاسی خۆی پەروەردگارەکەین ئەم هەموو گەنجە جوان و ئەم هەموو خەڵکە چاک و ئەم هەموو خەڵکە هەشار و ئەم هەموو مزگەوت دروستکردنە، ئەم هەموو قوتابیانە، ئەم هەموو قوتابی و مەدرسانە کە ئێستا هەموو لە فەضل و پیرۆزی یەکەم کە خۆی پەروەردگار گەشەی پێداوە، پاشان ئازادی ئەو مامۆستا گەورانە بووە و پاشانیش ئازادی ئەو مەدرسانە بووە کە بەڕاستی ڕۆڵێکی گەوران هەبوو لە کوردستاندا و دەورێکی گەوران هەیە، دەورێکی کاریگەریان بووە لە خزمەتکردنی قورئانی پیرۆز و لە خزمەتکردنی علومی شەرعی و لە پێگەیاندنی ئەو هەموو کەڵە مامۆستا و زانا و بلیمەت و ڕۆشنبیر و دکتۆر و پیاوە بەرزانە کە سوپاسی خۆی پەروەردگارەکەین. ئێستا لە سەراسەری کوردستانات بەڕاستی ئەلحەمدوللا دینی ئیسلام لە گەشەدایە و قوتابی بەڕێزەکان بەرەو ئەوە دێن کە بەرەو خزمەتی قورئان. بۆیە بەڕاستی دانانی مەدرسەیەکی ئاوا لە شاری تەقتەق ئینشەڵڵا دەبێتە مایەی زیاتری گەشەپێدانی زانست و زانیاری و زیاتر گەنجەکانمان، کوڕەکانمان، کچەکانمان زیاتر دێنە خزمەت قورئانی پیرۆز و زیاتر بەهۆی ئەم مەدرسەکە ئێستادا دەدرێت. بۆیە داوا دەکەین لە هەموو خێرخوازان، لە هەموو ئەوانەی کە خۆی پەروەردگار لە پێداوان کە خۆی پەروەردگار پێداون دەوڵەمەندن و زیان باشە، ئینشەڵڵا دێن یارمەتیمان بکەن بۆ دانانی ئەم مەدرسە لەم شارۆچکەیە بە پشتیوانی خۆی پەروەردگار دەبێت مایەی خێریی گەورە و پێغەمبەری خوا دەفەرمێ خەیڕکم من تەعەلەمە القورئان وعەلەمەه، پیرۆزترینتان ئەو کەسانن کەوا فێری قورئانە بن و خەڵکی فێری قورئانەکەن. فێرگەی هەرێمە سۆت بۆ زانستەکانی قورئان و فەرموودا ئەم پرۆژەیە لەسەر کۆڵانەکەی ماڵی خۆیان دروست دەکرێت. جارە ماڵیان ئەلەم نزیکەیە تقریبان 100 مەترێک لێرە دوورە. ئێمە ویستمان ئەم پرۆژەیە ببێتە سەدەقەیەک بۆ کاکەرێم و ببێتە چرایەکی نەکوژاوە بۆ کاکەرێم ئینشاءالله. لەم کۆمەڵگەی ئێرە کۆمەڵگەی خاڵخاڵان نزیک بە 3000 ماڵی لێیە، هیچ شوێنێکی دەرس و دەور و قورئانی لێ نییە. ئەمە دەبێتە شتێکی نمونە و شاز لە ئێرە بۆ خزمەتی قورئان و فەرموودە ئینشاءالله. و کاک هەرێم یەکێک لە ئیشەکانی کە لەگەڵ ئێمە چەندی جار باسمان کردو پێکەوە سەیری چەندین خان و شوێنمان کردووە کە نەک ئێستا، ینی لە مودەیەکی زۆری پێش مردنیشی پێشوەفاتی ئەو هەوڵمان داوە مەدرسەیەک لێرە بکەینەوە بۆ خزمەتی قورئان و فەرموودە. دیارە ئەو بەچاوی خۆی نەیبینی، بەڵام سوپاس بۆخوا کە ئێستا ئێمە فێرگەیەمان وەکو وەفایەک بۆ کاک هەرێم ڕاگەیاندووە. ئینشاءالله دەبێتە سەدەقەیەک بۆ کاک هەرێم و ئاواتەکەی لە قیامەت پێی دەگا ئینشاءالله. و داواشم لە هەموو خەڵکی ئەم سنوورە بە تایبەت و کوردستان بە تایبەت کە بێن بە دەم پرۆژەکەمانەوە و هاوکار بن، بەڵکو لە مودەیەکی زۆر کەمدا بتوانین ئەم خێرە نەبراوەیە بۆ کاکەرێمی شیرین بنێرین ئینشاءالله. من وەکو مامۆستایەکی ئاینی لە شارۆچکەی تەقتەق داوام لە خێرخوازانە ئەم مەدرسە هەر کەسێک 1000 دینار بدا و زیاتر بدا و چەندی لە توانایدا هەیە بیدات، ئەمە خێری جاریە. ئەوەی کە لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کەسانێک کە دەیانەوێت خێری جاری بکەن یان سەدەقەی جاری بکەن، ئەمە یەکێکە لە سەدەقەی جاری و خێرەکەی بەردەوامە، حتا ئەو بینایە بمینێت ئەم خێرە بەردەوام دەبێت. لەبەر ئەوەی کە قورئانی تێدا دەخوێندرێ و خوێندکاران و یا منداڵەکانمان تێدا فێری قورئانی پیرۆز دەبن و لەگەر فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڕاستی ئێمە بە کارێکی جوانی دەزانین، بە کارێکی باشی دەزانین، بۆیە داوامان لە خێرخوازان هەیە بە پێی توانایان هاوکاریان بکەن بۆ ئەوەی ئینشاءالله ئەم مەدرسەیە دروست بێ. و ئێمەش چۆن مەدرسەکانی پەروەردەمان هەیە پێویستە مەدرسەی ئاینی یا حوجرەی مزگەوتەکان نوێ بکرێتەوە. ئەمەش یەکێکە لە حوجرەکان لەو حوجرانەی کەوا نزیکە لە مزگەوتەکان چووکەن. ئەمە دەرسی دینی و دەرسی ئاینی، دەرسی قورئان، دەرسی فەرمودەکانی پێغەمبەر یا وانەکانی قورئانی پیرۆز زۆر پێویستە، بە تایبەت لە سەردەمی ئێستا بۆ منداڵە چاوگەشەکانمان. یا ڕەبی خوای گەورە ئەو کەسێکەوە دەستی یارمەتی و دەستی خێری بۆ ئەم مەدرسە و شوێنە خێریەکان درێژ دەکات و هاوکاری دەکات، خوای گەورە ئەجر پاداشتی بداتەوە لە ڕۆژی قیامەت. داوا لە بەڕێزتان دەکەین کۆمەکی و تەعاون و یارمەتیتان ئینشەڵا بنێرن
بۆی ئێمەش بتوانین کە خزمەتی فەرموودە و خزمەتی قورئان بکەین و معلومیشتانە ئەو کاروانە کە کاروانی ئیسلامە بەڕاستی پێویستی بە هەوڵ و هیمەتی هەموو لایەکتان هەیە جاچ مسلمان لە دەرەوەی هەرێم بن لە ناوەوەی هەرێم بن ئێمە داواتان لێ دەکەین بۆ پەرەپێدانی ئەم کاروانە و بۆ بەرزڕاگرتنی ئەم شیعارە بەڕێزە تاوەکو ڕۆژی دوایی ئیسلام بێ یەک بە یەکە دەستان بگرێ بفەرمێ نەسەرەنی هذا نەسەرەنی هذا نەسەرەنی هذا و ئیشەڵا ئێمەش هاتووین لەگە کاروانی مامۆستا هەرێم ئەسوەدەوە لە خزمەت فەرموودەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەست بکەین بە خزمەتی بەهای فەرموودە و مەدرسەی فەرموودە لە شارۆچکەی تەختەق و بۆیە دووبارە و سێبارە داوا دەکەین بە هەموو شێوازێک هاوکار و پشتیوان و کۆمەکیمان بکەن بۆی بتوانین خزمەتی ئەم مەدرسە و ئەم فەرموودەیە و هەروەها ئاینی پیرۆزی ئیسلام بکەین. من وەک باوکی هەرێم خۆشحاڵم خۆم خۆشحاڵە زانم کە ئەم پرۆژەیە کە بۆ ئەو دروست دەکرێ بە ناوی ئەوە زۆر سوپاسی ئەو بە ڕێزانە ئەەکەم کە قسەی خێری تیاکەن بە هەر شتێک بە قسەیەک بە هەر شتێک کە سوودێکی هەبێ بۆ ئەم پرۆژەیە بۆ ئەم فێرگەیە من وەکو باوشی هەرێم زۆر خۆشحاڵم کە ئەم پرۆژەیە کە دروست ئەکرێ بە ناو ئێوە زۆر سوپاسی بە ڕێزانەکەم ئەوەی لە دوورەوە هاتووە لە نزیکەوە عەزیەتیان کێشاوە زۆر سوپاسیانەکەم خوا خێریان بنووسێ دەستیان خۆش بێ زۆر سوپاسیانەکەم. هەرێم ئەسوەد ئاواتی ئەو بوو کاتێکە لاوەکانی ئەم وڵاتە لە ڕێی فەرموودەوە ئاشنا بکات بە خۆشەویستی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. کاک هەرێم لەم ڕێگایەدا ژیا و لەم ڕێگایەشا وەفاتی کرد. لە پاش وەفاتەکەی خوای پەروەردگار فەزڵ و منەتی کردووە بەسەرمانەوە کە هەمووان هەڵ ئەستین بە دروستکردنی فێرگەیەک بە ناوی هەرێم ئەسوەد بۆ ئەوەی تەواوی لاوەکانمان بە خوشکان و برایانەوە ئاشنا بکەین بە فەرموودەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەو پێناوەیە بژێن و وەلەو پێناوەشە بگەڕێنەوە لای ڕەب العالەمین. ئەلێرە داوا ئەکەین لە هەموو مسلمانێک لە هەموو کەسێک کاتێکە ئەیەوێت بەشدار بێ لەم خێرە گەورەیە ئێمە هەڵ ئەسین بە دروستکردنی فێرگەی هەرێم ئەسوەد بە ئەوانیش لە دوعایەکی خێرەوە هەتاوی کاتێکە چەندێک لە توانایانە هەیە یارمەتیمان بدەن بۆ ئەوەی ئەم پرۆژەیە ببێتە سەدەقەیەکی جاریە هەم بۆ کاک هەرێم و هەم بۆ ئەوانەی کاتێکە بەشدار ئەبنتیایە دەستان خۆش بێ و خوای گەورە بە خێری بجێڕێ بۆ دنیا و بۆ قیامەتی هەموو لایەکمان. دیارە من وەک مامۆستایەکی کاک هەرێم هەر لە بیدایەت و کاک هەرێم یەکێ بوو لە تەڵەبە و قوتابیە زیرەکانی ئێمە هەر لە بەردەستی ئێمە بوو و بوو بەو کاک هەرێمەی کەوا ناوی دەرچوو لە هەموو هەرێمی کوردستان. کاک هەرێم دیارە یەکێ بوو لە قوتابیەکانی ئەو مەدرسەی کە هەمان بووە لە ساڵانی 2012ەوە کاک هەرێم بەبێ دابڕان دەرسی هەبووە کەم و زۆر. ئێمە دەمانەوێت درێژە پێدەری ئەو ڕێگایە بین کە ئەو لەو ڕێیە گیانی خۆی بەخت کرد. دیارە ئێمە لە ڕۆژگارێکە ئەژین کە ئەم ڕۆژگارە سێ شت زۆر زاڵە بەسەریدا ئەویش ڕۆژگاری شوبهاتە و ڕۆژگاری شەهەواتە و ڕۆژگاری مادیەتە. ئەم ڕۆژگارە شوبهات گەلێ زۆر دروستەکرێ خەڵکی لاڕێ ئەکرێ پارەی زۆری بۆ تەرخانەکرێ بۆ ئەوی گەنجەکان لاڕێ بکرێن و ڕۆژگاری شەهەواتە دیسان پارەیەکی زۆری زەبەلاح تەرخانەکرێ بۆ ئەوەی گەنجەکان لاڕێ بکرێن و بە دوای شتی خراپدا بڕۆن و ڕۆژگاری مادیەتە ڕۆژگارەکە وایە کە خەڵک دوای مادە کەوتووە. جا ئێمە ئەمانوێ گەنجەکانمان نەوەکانی داهاتوو لەم سێ بوارە پارێزراو بن نەکەونە دوای شەهەوات لە شەهەوات پارێزراو بن و نەکەونە دوای شوبهات تەسیریان تێنەکا و لە دوای مادیەت نەبن هەموو شتێکیان لە دوای مادیەت بێت و هەموو غەمیان ئەوە بێ کە پارە کۆ بکەنەوە بۆ گوێ نەدەن بە حەڵاڵ و حەرام. بۆیە ئێمە ئەمانەوێت جیلێ پێ بگەێنین کە پارێزراو بێ لەم سێ بوارە وە کاک هەرێم وەکو نمونە یەکێک بۆ لەو گەنجە پارێزراوانە لەم سێ بوارە نە شەهەوات توانیوێت تەسیری لێ بکات نە شوبهات و نە مادیەتیش. ئینشاءالله خوای گەورە ئیسلاح حاڵی هەموو لایەکمان دەکات. خوای گەورە بەردەوامی تۆفیقمان بە لەسەر ئیقامە و ئیستیقامە و دینی دینداری و بۆ خوا سوبحان ئەوانەی کەین لە پێناو خوا بکەین ئینشاءالله. وەقارە ئەوانە بە فریامانەکەوێت.